کاکە بیراگیان ئێمە لە شعر و ئەدەبیاتی عرفانی تەسەوف کوردستان زۆر دەوڵەمەندە تۆ خۆ دەزانی ماشەڵڵا شخصیەتێ وەکو جنابی وەفایی مناڵی مەحوی ئەو عەزەمەتن واقعان هەمویان ئیستا کوردستان لە چه ئاستێکدایە بۆ ینی ئێمە کەسێکمان ئیستا وەکو وەفای نییە وەکو مەحوی نییە وەکو ناڵی نییە ئێمە چی ئەوە چ نوقسانێکە ئەوە چیم بۆ نیمانی نوقسانێکە ئەوەیە مامۆساپەیان ینی ئێمە ڕاستگۆنین لەگەڵ ئەوەی کە ئەیڵین و ئەیکەین ئەو پیاوانەوانە بوون ئەو پیاوانە هەتا ئەوجی ڕاستگۆیی نمایشی حقیقەتی خۆیانیان کردو بەس ئێمە ناتوانین نمایش حقیقەتی خۆمان بکەین بۆیە تەواوی ئەو شتانش دەکەین بەرگەی زەمن ناگرن یعنی زوو کۆتاییان پێەیە یەکێکی وەکو بێخود لە کاتێکا کە ئەیەوێ بڕوا نانی ڕاتبە کۆ بکاتەوە چاوی بە ئافرەتێکەکەوێ بە شوێنێکی ئەکەوێ یەکسەریەتەوە لۆمەی خۆی ئەکا نووسیوی شێتەوە بۆ ئەوی کە من و تۆ لێرە بیخوێنینەوە هیچ بە عیبیشی نەزانیەوە کە لۆمەی سەختی وەکۆڵێ خۆی ئەکا ئەڵێ بێخود وەرە پێت بڵێم ئەگەر هۆشیاری ئەم پەندە بەگوێی دڵ ببیە هەتا ماوی تۆ کە تەماشای سەیری ژنت کردووە هەتی و تەماشای لیباسیشی مەکە ئەگەر تۆ پیاوی ینی بەجددی ئەم پیاوانە یەک ڕەنگ بوون یەک ڕەنگ بوون ڕنگڕێژ بوون بە عیشقی حەقیقی وەکو مەسەلەن نالی زۆر جوانەڵێ یەک ڕەنگم و بێ ڕەنگم و ڕەنگین بە هەموو ڕەنگ بەم ڕەنگە دەبێ ڕنگڕێژی عیشقی حەقیقی باشم لەگە پرسیار بکەم مەسەلەن پرسیار بکەین لەوەی کە ئایا ڕەنگی خوا چۆنە چییە زەردە سەوزە سپیە قاوەیە ڕەشە چێ یعنی مۆرە کامیانە نەخێر ئەسڵەن ڕەنگی خوا لەبێ ڕەنگیایە بۆیە ئەفەرمێ صبغة الله ومن أحسن من الله صبغة ئێمە نەمانتوانیوە ینی وەکو مسلمان من ئەم قسەیەکەم پێویستە یعنی ڕەخنە لە خۆمان بگرین چونکە بەجددی مەولانا کە دەست پێ ئەکا بە مەسنەویەکەی ئەفەرمێ بشنەوید ئەی دووستان ئین داستان خود حقیقت نەقد حالێ ماستان ئەگەرەتەوێ بگەی بە حقیقە دەبێن لە پێشا نەقدی خۆ بکەی ئێمە کەسمان تیا دروست نەبووە ینی زۆر طبیعی لەناو لەبەر ئاوێنەیەکا بوەستێ باکی لە هیچ شتێک نەبێ و نەقدی هەموو ئەو سلوکانەی خۆی بکا کە ئەیکا بە پێچەوانەوە ئەسڵەن تەبریر بۆ هەموو ئەو شتانە ژەهێنێتەوە بە ئاەت و بە حەدیث و بە کۆمەڵێک شت کە بەڕاستی ئەم کەسە وەکوەڵێ لەگەڵ خوایە و لەگەڵ قورئانایە و لەگەڵ مسلمانانایە و بەڵام کاتێک کە تەماشای ئەەکەی هیچ جیاوازیەک نییە لە ڕفتار و سلوکی ئەم کەسەیە لەگەڵ کەسێکە کە گەر مەسەلەن بێدین بێ مانگی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کە بۆچی مەسەلەن زۆربەی زۆری عورەفا لە مانگی ڕەمەزانە تەقازای شەرابیان کردووە ئەرێ دڵ بێ شەرابی لەعلی گوڵ ڕەنگت لە گوڵ شبکە کە جیلوەی گوڵ لە گوڵ شەندانە بێ بولبول لە چڵ شبکە کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە نەچێتە سەر تەریقەی حەزرەتی پەروانە دڵ شبکە بە ئاهم گەڕ ڕەقیبانت بسووتێن ئەی گوڵی ڕەعنا مەڕەنجە تو خدا شعلە لە ئاقاری چقڵ چی بکە ئەڵێ چی ئەڵێ هەتا ماوە دەبێ ئەشکی نەدامەت داوەرێنێ چاو هەتا ماوە دەبێ ئەشکی نەدامەت داوەرێنێ چاو عەرەق ڕیتن نەبێ شەخصی لە کاری خۆ خەجەڵ چی بکە ئاخر کاتێک کە ئینسان ئەگەر کارێک ئەکا وەکوەڵێ جگە لە شەرمەندەی و ڕووزەردی و خەجاڵەتی شتێکی تری بۆ نامێنێتەوە بەغەیری ڕشتنی عارەقی سارد و سڕی خەجاڵەتی چ شتێکی دیکەی لە دەست دێ بیکە ئەم پیاوانە توانیویانە خۆیان بنووسنەوە ینی من نالی کاتێکە لە تورکایە باشە کاتێک کە ئافرەتێک ئەبینێ باشە ینی ئەوەنە ئیشتیاق و ئەوەندە حەزی هەیە بۆ کورد یان بۆ سلێمانی بۆ خاک و وەتەنەکەی خۆی نازانێت چی بکە نازانێت چۆن قسەی لەگەڵا بکە بهێنێتە قسە بکە بزانێ ئایا ئەو معشوقە ئەو کەسەیە کە هاوزمان و هاوڕازی ئەمە ئەڵێ پەچەی پەرچەمی و زڵفی سیا هەر دەڵی مانگەشەوە کوڵمیتیا لا دەدەسرۆکەی هەوری لە جەبین دەرکەوێ شەمس و قەمەر نور و زیا جل ئەگەر تورکی تعال ئەر عەرەبی بێ ئەگەر کوردی ئەگەر فورسی بیا چەند جوانە ینی ئەم حیوارە لەگەڵ کەسێکا کە تۆ ئەسڵەن هەر نەشت زانیوە کێیە بەڵام ئەتەوێ لە ڕێی ئەو مەسەلەن ساغی و پاکی و عیشقەی کە هەتە بەرامبەر بە بەرامبەرەکەت خۆت نمایانێکی ڕاستەقینەی خۆت بکەی دینداری سلوکی دینداری جارێ پێش هەموو شتێک پێش ئەوەی کە تۆ
بتەوێ قسە لەسەر بەرامبەرەکەت بکەی ئەبێ قسەی ئەوەڵ و ئەخیر لەسەر خۆت بکەی ئایا خۆت چیت هەر بەڕاز یعنی کاک ئەحمەدی موفتیزادە ڕەحمەتی خوای لێبێ شتێکی زۆر زۆر جوانی هەیە ئەڵێ سێ پرسیار ضرورە لە خۆت بکەی ئەڵێ ئەگەر ئەرکی گرانی ماڵ و منداڵ تەنی لێ هەڵچنیوی بیتە سەرحاڵ بە تاموتین بەجێ نایە عیبادەت ئەنامت مانووە و تۆش هەوڵی مەینەت لە باتی بۆچ کە ئاوا و وەهایە سەرنجێکی دڵت بە چیتایە لە باتی سەرنجێکی دڵت بە چیتایە بەڵام ژیرانە ناخی دڵدەرێنی قماری ژینە نەکخۆ بخڵەتێنی پرسیارەکەکە ئەڵێ لە بۆ سێ پرسی بوونی جوانی دانان پەیاکە ڕاستەقینە سێ وەڵامان کاکە من حەقم نییە بەوەی کە تۆ مسلمانی مەسیحی جوولەکەی گاوری هەرچیەکی بەڵام تو خوا ئەگەر مسلمانانە ژیان بکە ئەگەر مەسیحید مەسیحیانە ژیان بکە ئەگەر جوولەکەی جوولەکانم وەکوڵێ بەپێی ئەو شریعەتەی کە خوا بۆی ناردووی هەر بەو شێوە ڕاستگۆیانە و ڕاستەقینانە ژیان بکە بۆیە کاک ئەحمەد ئەم پرسیارەکە ئەڵێ ئەم سێ پرسیارە لە خۆت بکە یەکەم بەندەی هەوای یاخوا ئاخر ئێمە کێمان لەسەر خوا هاتووینەتە دەنگ هەمومان لەسەر خۆمانینە دەنگ کاتێک کە ئیمتیازاتەکانمان کەم ئەبێتەوە کاتێک کە ئیتر ئەو بەرژەوەند خوازیەی دنیای بەرژەوەندی کە میکانیزمی بازار حکمی ئەکا یەتە ناو حیات و ژیانی ئێمەوە چاوچنۆکیمان بۆ پیا ئەکا ڕق و ڕژدیمان بۆ دروست ئەکا ئیرەیی و حەسادەتمان بۆ دروستەکە بەرامبەر بە کەسەکانی تر ئایا هەر بەڕاست ئێمە بەندەی خوایان بەندەی هەوا